و بڕیاریاندا ئەم دوێنێ لە زراعی کەرکووک کۆبوونەوە بکرێ بە ئامادەبوونی مدیر عامی زراعە و نوێنەری قوواتی ئەمنی مەنتقەکە و لەگەڵ ئەندامانی لیژنەی مادەی 140 مدیر ناحیە و کۆمەڵێ جوتیار و خەڵکی شارەزای مەنتقەکە. بڕیارەکان بەو شێوە بوو. پاش دیراسەکردن و قسەکردن لەسەر ئەو بابەتانە خراپە کێشەیەکی ئەوتۆی نییە، تەنها کۆمەڵی عەرەبە شەڕەفرۆشێ بە دانیشتوانی ئەوێ و بە کوردەکان لەبەرەوەی کە عەقدەکانی ئەو منطقەیەی خراپە هەمووی ئیتفاش ئیلغا بۆتەوە هەڵوەشاوتەوە حەقی شەرعی خۆیانە خاوەن ئەرز بچێتەوە لەوێ ئیش و کاری زراعی خۆی بکە. بەتایبەتی ئەم مودەیە با بڵین مەوسمی زراعیە ناکرێ ئەرز بەجێ بێڵی گوناح ینی بەجێ بێڵی ئەمە زەرەر لە ئیقتصاد و ئابووری وڵات و فەلاح و جوتیاری و ناوچەکە ئەدا لەبەر ئەوە هاتوونەتە سەر ئەوەی کەوای تر کێ خاوەن حەقە حەقی پێ بدرێتەوە بچێ ئەرزەکانی خۆی بکێڵێ. سێ گوندەکەی تر قەراری مەجلیسی قیادەی سەورەی لەسەرە. عەقدەکانی ئەوێ هەمووی ئیتفانیە ڕاستە بەشێکی تیا کە ئیتفایە ئەوەی ئیتفایە لەوێ بڕیارمانداوە کە هەڵوەشاوەتەوە و بە قەراری 29 ساڵی 2012 ئەمە هەڵوەشاوەتەوە ئەبێ زراعەت تەنفیزی کردبێ و تەنفیزی کە ئەگەر تەنفیزی نەکردبێ ئەوە لێپرسینەوەیەک لەسەر ئەکرێ. ئەمە یەکێ لە بابەتەکان. بابەتی دووهەم ئەوەیە هەندێشتی تازەمان بۆ دەرکەوتەوە. یەکێ لەوانەی کەەوە ئەو خەڵکانەی کە هاتوونێتە منطقەکە هیچی ئەسڵی منطقەکە نین، خەڵکی منطقەکە نین. دووهەم شتێکی تازەتریشمان بۆ دەرکەوت کە باس کرا یەکێ لەو بابەتانە ئەحسای 57 ناوچەکە عایدی هەولێر بۆ عایدی کەرکووک نییە. لەبەرەوە ئێستا گەڕاوەتەوە سەر کەرکووک ئەرز و ئاوی منطقەکە لە سەر کەرکووکە ئەوانە کە ئەچن 57 هیچیان ئەسڵی منطقەکە نین. 57یان هەبێت لە هەولێرەوە بێ نەک لە کەرکووک. ئەمەش غەڵەتێکی تر و کوشندەترە کە کرا حتمما ئەینامە لە کۆوە دێ 57 خۆ نەقل ناکرێ 57 تێرە وڵاتیەک لە کۆبێ لێو ئەیهێنن نەک لەم لاو. ئەمە یەکێکە لەو بابەتانەی کە خەلەلێکی گەورەی دروست کردووە بۆ ناوچەکە. مەحکەمەش ئیستینا دەکاتە سەر ئەو 57 نفوز بۆیە نێرێ ئەوش بڕیارەدا کە ئەمە خاوەن ئەرزە و حەقی ئەوەی هەیە ممارەسەی جوتیارەکەی خۆی بکات و بچی ئەرزەکانی خۆی بکێڵێ و ئەرزی پێدراوەتەوە پێوترێ قەراری قەزایی. لێرە جارێتر شتێترمان بۆ هاتە پێشەوە کوردەکان قەراری قەزاییان هەیە زراعی کەرکووک کاری پێ ناکە، بەڵام عەرەبەکان قەراری زراعیان قەراری قەزاییان بە تەزویر بۆ هاتووە بڕوای پێکاڵە قەراری قەزاییە و ئێمە ناتوانین عەقدەکەی هەڵوەشین. ئەمە واتە شتەکانمان بۆ دەرکەوت ئەم جارە لەم کۆبوونەوە لەبەرەوەی ڕوبەڕوو لەگەڵ هاوڵاتیانە دانیشتین هەم لایەنی عەرەب هەم لایەنی کورد. کاتی خۆی ئەوانەی کەوا لە دێهاتەوە دێهاتەکانیان ڕووخاوە متەزەڕرن زەرمەند بوونە ئەوانە مەشمول نەکران لەبەرەوەی یەک فۆرمیان نەبوو. ئێمە هاتین دوو فۆرمەکانمان تەواو کردووە تقریبەن شتێکی کەمی ماوە داوامان کرد لە هادی ئامری ئەمانە خەڵکن زەرمەند بوونە و حەقی خۆیەتی کە تەرحیل کراون حزبی بەعەس زەختی لێکردون شوێنەکان بەجێبڕن و ئەرزەکانیان تەخت کراوە نەیانتوانی ممارەسەی حیاتی تەبیعی خۆیان لێوێ بکەن بۆیە ئەمانش پێویستیان بۆیە قەرەبووکردن داوای لێکردین کە جەردێ بکەین و ئەیبینین هەموو برادرانی ئۆفیسەکەمان فەرمانبەرەکان خەریکن جەردەکەن 25 مانگ ئەبێ بیبینە بەردەم دەستی هادی ئامری